محمد ریکۆرد تست بۆ هەستەیەک تۆزێ بۆ سا تۆزێ بەرچاوم تاریک بوو سەرم گەشە خوا باش واستەکەم زەختم نابەزی بێ سا دەست بێکەین و باشە تەوەری بابەتەکەمان نەگۆڕین بۆی چی بکەین بۆ کەسێک کە تووشی دابەزینی زەختە بێت دابەزینی زەخرێت یەکێکە لە حاڵتە باوەکانەکرێت لە هەر تەمەنێکا ڕووبات سەرەتا کەسەکە هەست بە بەرچاو تاریک بوون و سەرگێژبوونە خۆکم حاڵەتێک ئێستا ڕوویە چی بکەین بۆی ڕاستەخۆ کەسەکە با پاڵخەین لەسەر زەوی بە جۆرێک کە پارێزگایی لەسەری بکەین تووشی بەرکەوتن نەبێ و پاشان پێیەکانی سەروی ئاستی دڵی بێ دەبێت 20 سانتی 25 سانتی کورسێک لێ بێخێنە ژێر پێ یاخود سەرینێکەگەل لە ماڵا بووین بۆی کەوا خوێن زیاتر بگەڕێتەوە بۆ دڵ و پەستانی خوێن بێتەوە حاڵەتی ئاسایی واتە زەختەکەی ئەگەر هات و کەسەکە گومانە کرد سەری تووشی بریندار بوون ئەبێ یاخود شوێنەکەی ڕقەبات باش تێ بخەیتە ژێر سەری بۆی سەلامەت بێ و پاشان کەسەکە داپۆشی بۆی پلەی گەرمی لەشی پارێزراو بێت بۆی هیوایم کەوا هەمیشە ساغ و سەلامەت بن بیرمانە چی ئەگەر هات و کەسەکە لەیانی دڵ و هەناسەی نەما ڕاستەخۆ دەستکەین بە کردەی بژانەوەی دڵ و سیەکان کە لە پێشووترا بە بەرنامەی تایبەت باسمان کردووە هەمیشە سەلامەت سمارت وەرچەرخانە